خوێندنەوەی زمانی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕە 8. الدرس الخامس عشر وانەی 15. المەرسەم واتە جێی هونەرکاری یان جێگەی نیگارکێشان یان ئەتێلیێ. المەرسەم غرفة كبيرة في المرسم تلاميذ يرسمون أمامهم ورق وأقلام. المعلم: ماذا ترسمون يا أولادي؟ شوان: أرسم أطفالا يلعبون في الحديقة. سازان: أرسم سوقا فيها دكاكين. سامان: أرسم شجرة عليها عصفوران. المعلم: أحسنتم، الرسوم جميلة. المەرسەم غرفة كبيرة واتە جێی نیگارکێشان ژوورێکی گەورەیە. غرفة ژوور. في المرسم تلاميذ يرسمون لە ژووری نیگارکێشان خوێندکاران وێنە دەکێشن. أمامهم ورق وأقلام بەرامبەریان یان لە پێشیان کاغەز و پێنووس هەیە. ئێستا مامۆستایەکە پرسیار دەکا: ماذا ترسمون يا أولادي؟ ئایا وێنەی چ شتێک دەکێشن ڕۆڵەکانم یا ئەولادی؟ شوان وەڵام دەداتەوە: أرسم أطفالا يلعبون في الحديقة. وێنەی منداڵان دەچێشم کە یاری دەکەن لە باخچەکە یان لە باخچە. وەڵامی سازان کووە؟ ئەرسم سوقا فيها دكاكين. وێنەی بازاڕێک دەکێشم کە چەند دوکانێکی لێیە. دەکاکین یان دوکان یان کۆگە. وەڵامی سامانی کووە؟ ئەرسم شەجەرەة عەلەیها عوسفوران. وێنەی دارێکی دەچێشم دوو چۆڵەکە یان دوو چێشکەی لەسەرە. عوسفوران. مامۆستایەکە چ دەرێ؟ ئەحسەنتم، ئافەرین یان دەستان خۆش. الرسوم جەمیلەة، وێنەکان جوانن. ئێستا ڕاهێنانی یەکەم. التمرين الأول. أربط الجواب بالسؤال المناسب. لێرە پرسیار هەیە، وەڵامەکەش هەیە. پێویستە پرسیار و وەڵامەکان بە یەکتری ببەستین یان گرێ بدەین. ڕەبط واتە گرێدان یان بەستن. مناسب شیاو یان لەبار یان گونجاو. پرسیاری ژمارە 1: ماذا في المرسم؟ لە شوێنی نیگارکێشان چ هەیە؟ ماذا في المرسم؟ ئەو وەڵامەی کە گونجاو بی لەو پرسیارەی ئەو وەڵامەیە: في المرسم تلاميذ يرسمون. لە شوێنەکە خوێندکار هەیە کە وێنەی دەچێشن. پرسیاری 2: ماذا يرسم سامان؟ سامان وێنەی چ دەچێشی؟
ئەو وەڵامە گونجاوە يرسم شجرة عليها عصفوران. دارك وێنەی دارك دەچێشی دوو چۆڵەکەی لەسەرە. ئێستا پرسیاری سێ، ماذا ترسم سازان؟ سازان وێنەی چ دەچێشی؟ ئەو وەڵامە باشە. ترسم سوقا فيها دكاكين. وێنەی بازارێک کە چەند دوکانێکی تێدایە. پرسیاری چار، ماذا يرسم الشوان؟ شوان وێنەی چ دەچێشی؟ يرسم أطفالا يلعبون في الحديقة. پرسیاری پێنج، ماذا قال المعلم؟ مامۆستایەکە چی گوت؟ أحسنتم الرسوم جميلة. تمريني دوم، التمرين الثاني. عصفور، عصفوران، يك چۆلەکە دوو چۆلەکە. قەلەم، قەلەمانی، واتە ئەمن چ زیاد دەکەم؟ ئەمن تەنیا ئەو دوو پیتە زیاد دەکەم. ئەو دوو پیتە ئا و ئن، ئان، کەواتە وەلەد دەبیتە وەلەدانی. کتاب، کتابانی. تلميذ، تلميذان. تلميذة، چونکە لێرە ئەو تاءە هەیە پێی دەرێن تاء المەربووتە، لە کاتی کە دەبیتە دوو تاءەکە ئەو ها دەنووسرێ تلميذتان. مدرسة، دیسان تاء المەربووتە هەیە مدرستان. بنت، بنتان. بيت، بيتان. رجل، رجلان، واتە یەک پیاو دوو پیاو. حبل، حبلان. غرفة، غرفتان، چونکە تاء المەربووتە هەبوو بەو جۆرەی نووسیم. حديقة، حديقتان. كرسي، كرسيان، كرسيان. هەرچەندە لێرە نووسرا اقرأ وأكمل، بەڵام هیچ نییە تەواوی کەم، تەنیا خوێندنەوەیە. سازان لێرە، شوان لێرە و سامان لێرە بەیەکەوە ئاخافتن دەکەن. ماذا ترسم يا شوان؟ وێنەی چ دەچێشی؟ شوان. شوان وەڵام دەداتەوە ئەرسم سەیارەة. سامان پرسیار دەکا ماذا ترسم سازان؟ ئایا سازان وێنەی چ دەچێشی؟ شوان وەڵام دەداتەوە ترسم سازان عصفورين، دوو چێشکەیان دوو چۆلەکە. شوان ئەو جارەی پرسیار دەکا متى تسافر إلى دهوك يا سامان؟ کەی دەچیە دهۆک؟ سامان لێی دەپرسی. سامان وەڵام دەداتەوە أسافر يوم الجمعة، ڕۆژی جمعە یان ڕۆژی هەینی سەفەر دەکەم یان گەشت دەکەم. لە لاپەڕە 83 ڕادەوەستم، دێمە کۆتایی ئەوانەیە هەتا ئەوانەیەکی نوێ هەر بژی.